ئەندامێکی هێزا کۆماندۆک و شەوێ دنجانێ خۆشدەستا بوو تێڤە شارتن بەرپرسێکی هێزێ نەولەهیە داخفە بزانێت لە یاسا بۆیە کە یاسا داوامان لێ ئەکات ئیجراعات بەرامبەر هەر کەسێ بکەین کە لە دەرەوە یاسا بێ ئێمە بە ئەو پەڕی خۆشحاڵیە و پێزەکانی کۆماندۆی کوردستان شان بەشانی دەستگا ئەمنیەکانی هەرێمی کوردستان بە ئەرکی خۆمان ێزانین لە پێناو ئەم یاسایە خەبات بکەین و بە تونترین شێوە سزای ئەو کەسانە بدەین یاخود بیانگەینە بەردەم دادوەر و دادگا سزایان بدا کە حساب بۆ یاسا ناکەن ئەم یاسایی کە ملەتەکەمان یەکێکە لە دەستکەوتە گەورەکانی ملەتەکەمان کە هەموو ملەتی کورد شانازی پێواکات. زۆر سپاس. ژمارەی قوربانیەکان بە گشتی هەم لە شەهیدانی ئێوە و هەم لە لایەنی بەرامبەر گەیشتووەتە چەندێک و ئێستا دۆخی سنوورەکە چۆنە؟ بەعام دۆخی ئەو ناوچەیە ئارامە تەواو کۆنتترۆل کراوە لەلایەن هێزە ئەمنیەکانەوە هیچ شەڕ و پێکدادان نەماوە ئەو کەسانی کە لە یاسا دەرچوو بوون هەمویان دەستگیر کراون و ڕادستی دادگا کراون ئەوەندە ئیشی ئەمێ کە تەسلیمی دادگایان کەین دوایەوە من ناتوانم قسەی تیا بکەمەوە توانن لە دادگاکان بپرسن ژمارەی قوربانیان بەداخەوە سێ پێشمەرگە شەهید بووە کە یەکێکیان کاکە دیار سەردارە لە هێزەکانی کۆماندۆی کوردستان و براکانمان لە هێزە ئەمنیەکانی کەی سلێمانی لە دوو هێزی جیاواز ئەوانە شەهیدیان هەیە بەداخەوە ئێمە دوعای خێریان بۆکەین و داواکارین لە خوای گەورە کە سەبووری کەسوکاریان بدا و سەبووری هاوڕێ و هاوسەنگەرەکانیان بدا و ئینشەڵڵا بێتە دوایین ناخۆشی بۆ هەموو ملەتی کورد جارێکە شتیوان نابینین کە کەسێک لە یاسا دەرچێت و هێز بەکاربێنێ و چەک بەکاربێنێ دژی یاسا.